داعش لە گوندی بەشیرەوە ناحیەی تازە خوڕماتووی باشووری کەرکووک بردومان دەکات و بەو هۆیەوە ژمارەیەک لە دانیشتوانی ناحیەکە ماڵەکانیان چۆڵ کردووە. ئەوەش لە کاتێکدایە حکوومەتی عێراق هێزی ڕەوانەی ناحیەی تازە کردووە بۆ هێرشکردنە سەر گوندی بەشیر و دەرهێنانی لە بندستی داعش. ئینشاءالله تحریری نەیەک بەس قەسەبەی بەشیر ئینشاءالله بەتەمای بە اتفاق بوو لە عملیات کوبرا لە بەغداد لەگەر هەموو قووەتەکان لەگەر پێشمەرگەیە لەگەر حەشد شعبی لەگەر قوات الجيش العراقي اتحاد شرطة الاتحادية إن شاء الله بتماي اتفاق ينبو بتحرير همو قاطعكن يعني عمليات كبرى إلين يعني طا بشير بداية بشير نهاية جبل حمرين حوجو رشاد رياض أو إن شاء الله يكجار توابب إن شاء الله. ناحیەی تازە خوڕماتوو کە کەمتر لە 10 کیلۆمەتر لە دەواازەی شاری کەرکووکەوە دوورە زیاتر لە 99% دانیشتوانەکەی تورکمانی شیعە مەزهەبن و تا ئێستا ژمارەیەکی زۆر گەنجان لە ڕیزەکانی حەشدی شعبیدا و لەلایەن داعشەوە لێکوژراوە. لەو فترەی ئاخرە دەست پێیان کرد بۆ قەسفکردنی زیاتر ئێمە چەند ڕۆژ پێشتر خۆپیشاندانمان کرد لە نەو تازە خوڕماتوو هەدەفی سەرێکی ئەو خۆپیشاندنە ئەوە بوو مطالبە من کرد لە حکوومەتی ئیتحادی بێتە بە هەواری ئەو خەڵکە فەقیرە هەژارەکە لە تازە خوڕماتی ئەژینەوە و مەکتەب هەیە دەوائر هەیە و کارەبە هەیە لێرە وتمن مطالبە من ئەوایە بێتە لێرە هێزێکی گەورە هەیە هینی هێزی پێشمەرگەی کوردستانە لەگەڵ خۆبەخشەکانی خۆمان هین تازە و خەڵکی بەشیر تەنسیق بکات لەگەڵیان بۆ ڕزگارکردنی بێشیر ئەو ئاگرا دوور بخەنەوە لەسەر ناحیە تازە خوڕماتوو. بەهۆی نزیکی لە گوندی بەشیرەوە دانیشتوانی ناحیەی تازە هەست بە نەئارامی ئەمنی دەکەن. قصبت بشير بعذب داعش بها مدى يحرروها گوندی بەشیر هێشتا داعشی تیادا کەی ڕزگاری دەکەن ڕۆژانە بردووانمان دەکەن و ڕۆژی هەینی سیانزە موشەکیان ئاراستەی تازە کردووە موشەکێک کەوتە سەر قوتابخانەیەکی نزیک بنکەی پۆلیس کە لە پشتمانەوەی لە تەنیش بنکەی پۆلیسی دادگای تازەی لێیە ناوچەکە کەمێک هەستیارە داوا لە دەوڵەت دەکەین ئاسایشمان بپارێزیێت قوتابخانەکان داخراون و ژیان لە تازە وەستاوە بەڵام لێرە دانیشتون بەڵام لە ترسا دەژین ئەو دراوسەیەمان تاوانی چییە موشک یەکدای لە ماڵەکەی و ئۆتۆمبیلەکەی و ماڵەکەی ڕۆیش زیانی مادی زۆری بەرکەوت. حەشدی شعبی تا ئێستا چەندین جار هێرشی کردووەتە سەر گوندی بەشیر بەڵام بەهۆی هاوکاری نەکردنیان لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە تا ئێستا نەیتوانیوە ئەو گوندە کۆنتترۆل بکات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.